من پێش ئەوەی کە هەڵبژاردن بکرێت ئەو کاتێک کە ئەحزابەکان ڕۆشنبیران بە هەر حاڵ هەر کەس بە دەوری خۆی خەریکی کەمپینی ئەوە بوون کە خەڵک وادارکەن خەڵک قەناعەت پێ بکەن بچێ بۆ هەڵبژاردن و لەو کاتە کە باسی ئەوەیانە کرد کە ئەم جارە هەڵبژاردن فەرقی هەیە لەگەڵ جارەکانی کە ئەم جارە مەجای تەزویر نییە، ئەم جارە ئەمریکا لەسەر خەتە، ئەم جارە دادگای فیدراڵی عێراق هەیە، ئەم جارە هیچ تەزویرێک ناکرێ، ئەم جارە چوزانم جیهازی عجیب و غەریب بەخراوەتە کار بۆ هەژمارکردن و بۆ جیاکردنەوەی دەنگەکان. هەرەو کاتە ئێمە وتمان و مشخصی هەر لەم تەلەڤیزۆنەوە وتم کە ئەم جارە فەرقێک کە ئەم هەڵبژاردنە بیبێ لەگەڵ هەڵبژاردنەکانی تر ئەوەیە کە لە هەموو کاتێ بێناوەڕۆکترە. چ وەزعیەتی جیهان بە زەرەری هەلومەرجی سیاسی کوردستانە، چ وەزعیەتی ناوچەکە بە زەرەری وەزعیەتی سیاسی یەکێتی و پارتیە، چ وەزعیەتی ناوخۆ، چ پەیوەندی نێوان یەکێتی و پارتی خۆیان لە ئەزمەیەکی قوڵان، چ پەیوەندی یەکێتی و پارتی لەگەڵ ناوەندا لە ناوهێرێکی خراپان و ئەو ڕەوەندی تەوازنی هێزەی بینی بەغدا و بینی هەولێر بە قازانجی بەغدا تەواو بووە، هەرچی زیاتر ئەم پەرلەمانە بێدەسەڵاتتر بێناوەڕۆکتر هیچ و پوچترەکە. یعنی ئەوەی کە ئەگەر چی لەو پێشتر شکلێکی هەبوو ناوی ئیدعایەکی هەبوو بە هەر حاڵ، بەڵام ئەم جارە لە هەلومەرجێکی زۆر خراپتر و بێدەسەڵاتتر و پوچتر و ئەزمە گرتووتردایە. بۆیە بە بڕوای من چاوەڕوانی 4 ساڵی ئایندە لەم هەڵبژاردن و لەم پەرلەمانە هیچ شتێک نییە. ئەگەر پێشووتر چاوەڕوانیەک هەبوو وعد و بەڵێنێک ئەدرا، ئەم جارە وعد و بەڵێنی درۆشیان نەدا، فقط شەڕەجنێویانەکەن حیزبەکان. بۆیە من نازانم ێستا ئەو ڕۆشنبیرانی کە هەوڵیانەدا خەڵک قەناعەت پێ بکەن چێ بە بەردەم سنووقەکانی دەنگدان، ئێستا دوای ئەوەی کە هەڵبژاردنەکە هەمان تاس و حەمامی پێشووترە، نازانم بە خەڵگەڵێن چیانی، نازانم تەبدیلەکانیان چۆن ئێستا پێناساکەن، نازانم ڕووی خۆیان چۆن پیشانی خەڵگەیەن کە بە خەڵکیانەوە بچن بۆ دەنگدان، بەڵام دەنگدانەکە ڕوویدا ئەوەی کە چاوەڕوانەکرا هەر ئەوە بوو کە ئێستا لە وەزعیەتی سیاسی کوردستانە. بۆیە بە بڕوای من تۆ تەماشاکە مانگی 12 هێشتا معاشی مانگی دەنەدراوە، یعنی سادەترین شت چاوەڕوانیش ناکرێت بەو زوانە حکوومەت پێک بێت، ینی پەرلەمان حزبێکی سیاسی اتفاقات بکەن و حکوومەت پێک بێن و سەرنجام جواب بە پێداویستەکانی خەڵک ئەگەر بتوانن بیدەنەوە جواب بیبنەوە لە بەرەوەی لە کێشەیەکی بەقووە بەهێزان، هەم لەگەڵ بەغدا لە کێشەیەکی بەهێزان، لە قەیرانێکی بەهێزان، هەم یەکێتی و پارتی کە دوو هێزی سەرێکی و دوو میلیشای سەرێکین دەسەڵاتداری یەکەم و دوو هەم لە کوردستانە بەهێزی چەکەرە و دوانن کێشەی زۆر گەورەیان هەیە. یەکێتی ڕووی لە ناوەندە هەچی پارتی ڕووی لە تورکیا و هەژمۆنی تورکیایە، بە هەر حاڵ هەردووچیان لە کێشمەکێشان لەسەر مەسەلەی بودجە، لەسەر مەسەلەی نەوت، لەسەر مەسەلەی گومرگەکان، هەتا دەیەکێتی و پارتی دەسەڵاتەکانیان لەلایەن دەسەڵاتی ناوەند و دادگای فیدراڵیەوە کورت دەکرێتەوە لەگەڵ قەزیەی مەسەلەی بودجە، مەسەلەی میز، هەموو ئەمانە ئەوەی کاپیاڵێن شایستەدارایەکانی هەرێم هەموو ڕۆژێک هەر خەریکی کۆبوونەوە یەن و ئەچن و بە هەر حاڵ لە کێشمە کێشەکان. ئەگەر قەرار بێ هەنگاوێک بە قازانجی خەڵک پرسیارێ شتێک بچێتە پێشەوە ڕەبتی بە ڕادەی ئامادەی و خۆپیشاندان و یەکگرتووی خەڵک و چاوکراوەی خەڵکەوە هەیە، فقط ئەوە ئەتوانێت شتێک بخاتە سەر شتێ بۆ خەڵک. ئەگینا چاوەڕ لە چاوەڕوانی ئەوەی کە خۆی ناوناوە ئۆپۆزیسیۆن کەسێتە دەرەوە دوو کورسی ڕات بووم بلا بە هەر حاڵ و سیناریۆیە کە 30 ساڵی ڕابردوو خەڵک تەجروبەیان کردو و هیچیان دەست نەکەوتووە. چاوەڕوانیەک بە بڕوای من خۆشخەیاڵیە، هیچی تر نییە. لەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندەش قسەوباس ئەکرێت کە ئەکرێت کێ بن ئەو لایەنانەی کە پێشی دەهێنن. هەر چەند کاتژمێر بەر لە ئێستا شاسوار عەبدولواحید سەرۆکی جوڵانەوەی نوێوتی ئەگەر بزانین لە خزمەتی خەڵکدایە بەشداری دەکەین و بەڵام بە ئەگەری زۆرەوە ئۆپۆزیسیۆن دەبن، هەڵبەت نیگەرانیشی دەربڕی کە خەڵک بەپێی پێویست دەنگیان نەدا، ئەگەر خەڵکێکی زیاتر دەنگیان بدایە ئەوە نەوەی نوێ پێکهێنەری حکوومەت بوونەوەکو حیزبە کلاسیکیەکانی تاوەکو ئێستا. سەرنجی ئێوە لەم بارەیە و لەسەر پێکهێنانی حکوومەتی ئایندە چۆنیە؟ بەر لە هەر شتێ با من یەکشت بڵێم بڕوا بکە کەسێکی وەکو شاسوار و نەوەی نوێ خێر و بەرەکەتە بۆ یەکێتی و پارتی، یعنی چی خوائیاتێ تۆ هێزێک هەبێت بەرامبەر بە ناڕزایەتی خەڵک، بەرامبەر بە نەفرەتی خەڵک، بەرامبەر بە هاتنە مەیدانی خەڵک، بەرامبەر بەوەی کە خەڵک دەڵێ با بڕۆخێ، بەرامبەر بە بردنە ژێرپرسیاری تەواوی سێکتەرەکانی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی لەلایەن خەڵکەوە هێزێک بێت خۆشخەیاڵی با بەم خەڵکە
و ئەم خەڵکە خۆشخەیاڵ کە بیباتە بەردەم سنووقەکانی دەنگدان و جارێکی کە پرۆسی سیاسی ینی هەلومەرجی سیاسی کوردستان و دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی وەکو خۆی بهێڵێتەوە. خێر و بەرەکەتە ئەمە بۆ یەکێتی، هەروەکو چۆن پێشووتریش بزوتنەوەی گۆڕان خێر و بەرەکەت بوو بۆ یەکێتی و پارتی. هەرو کاتیش من لە کەناڵی NRT وتم با بە یەکێتی و پارتی دەبێ مەمنونی لەو شیروان مستەفا و بزوتنەوەی گۆڕان بن. ئەو توانیوێتی فتیلی تەقینەوەی جەماوەری بەرامبەر بە یەکێتی و پارتی دەربێنێ و سەرنجام خەڵکی خۆشحاڵ کە بیان باتە بەردەم سنووقەکانی دەنگدان لە باتیەوەی کە پەلامانی یەکێتی و پارتی بند بیڕوخێنن ئەچن بۆ سەردەم سنووقەکانی دەنگدان. ئەمە خێر و بەرەکەتە بۆ یەکێتی و پارتی، هەتا زمانێک بتوانێت هێزێکی سیاسی بتوانێت خەڵک خۆشخەیاڵ کە ڕای بگرێ بۆی کە بچێتە بەردەم سنووقەکانی دەنگدان، یعنی پرۆسەی سیاسی ئەو هەلومەرجەی یەکێتی و پارتی ئەو پرۆسەی کە یەکێتی و پارتی تایە هێزی سەرەکین هێڵێتەوە. شاسوار عەبدولواحید 4 کورسی بێنێ 10 بێنێ 15 بێنێ 20 بێنێ سەرنجام ئەو واقعەتە ناگۆڕێ کە لە زاخۆوە تاوەکو دەربەندی گۆمەسپان و تاوەکو دێگەڵە بەدەست پارتیەوەیە، لەولا بەدواشەوە هەتا کفلیل و کەلات بەدەستی کێتیەوەیە گومرگە بن بیرە نەوت داهاتەکەی ئەبن دەسەکەن بە گیرفانی خەڵکە باج و خراجە خەنە سەر خەڵک ڕۆژنامە نووزەف ئەفرێنن سەرنجام داهات و سەربەت و سامانی منطقی خۆیان هیچ کەسێ نازانێت چی لێیە، سەدان هەزار بەرمی لە نەوت دەفرۆشن هیچ کەسێ نازانێت چی لێیە، مناڵەکانیان 20 ساڵ و 21 ساڵات کەناڵی تەلەڤیزۆنی هەیە، جامیعی هەیە، ملیارەها دۆلاری هەیە. مەسعود بارزانی کاچێ بۆ شێخ مشینەکانی عەرەبستانی سعودیە و دووبەی کوڕەکەی لەگەڵ خۆیان بە ئەی ناسێنێ بەو ملیاردێرانە بزنسەکەن، خەریکی کاری بزنسی خۆیانن، بە زۆری چەکەم دەسەڵاتیان داسەپانوە. ئێستا شاسوار عەبدولواحید لەبەردەم یەک بژاردەیە هیچی کە نییە، ئەچێتە نێو حکوومەت وەکو بزوتنەوەی گۆڕانی لێیە لە ئۆپۆزیسیۆن ئامێنێتەوە ئیتر دەبێ بە مەسخەرە، چونکە خەڵکەڵێن بە هەرحاڵ تۆ خەریکی وەعدە دەی بە ئێمە کە ئەگەر دەنگی پێبێنە چی کارێکەکەی شتێکەکەی، بۆیە لە بینی دوو بژاردەیە بۆیە داوایەکی زۆر تەعجیزی کردووەکە ئەبێ ئێمە دەسەڵات بەدەستی ئێمەوە بێ و ئێمە سەرۆک وەزیران دیاریکەین. شتیوانیە لە دنیاە لە دنیاە ئەو کەسەی کە ئەگەر معیار پێوانە هەڵبژاردن بێ ئەوەی کە زۆرترین دەنگە هێنێ ئەوە حکوومەت تەشکیلەکە بە پشتیوانی لەگەڵ ئەحزابی ترە. ئێستا بە تەزویرە بە هەچیەکەی پارتی بە حساب لە ڕیزی پێشەوەی دووهەمێکێتیە ئەنجا وردەوردەیەتە خوارە بۆ ئەوان. بۆیە ئەگەر شاسوار عەبدولواحید دەیەوێت بچێتە نێو ئەم حکوومەتەوە دەبێت بچێتە نێو ئەم حکوومەتەوە، کە ئەچێتە نێو حکوومەتەکەەوە چارەنووسەکەی ناتوانێت لە چارەنووسی بزوتنەوەی گۆڕان زیاتر بێت، بەتایبەت هەتا ئەو پۆتانسیل و ئەو ئیمکاناتی کە بزوتنەوەی گۆڕان بووی لە ئیمکانات لە پارە لە کادری عسکەری لە کەسێکی ڕاهبەرێکی ناسراوی ناسیۆنالیستی نەو شیروان مستەفا لەگەڵ دەیان کەسی کە ئەمانە هیچی بزوتنەوەی نوێ هیچی نیەتی، هیچ شتێکی نیەتی دا ئەوش چارەنووسی بزوتنەوەی گۆڕان بوو کە بینیمان چی لێ هات. بۆیە چارەنووسی نەوەی نوێش هەرەوەیە چونکە دیزاینی سیاسی بە زۆری چەک لە کوردستانە ئەو دوو زۆنەیە. ئەگەر کەسێک ئەوەیە ئەم پرۆسەی قبوڵە دەبێت بچێتە نێو ئەو پرۆسەی کە یەکێتی و پارتیایە شێخ و مشایخی هەموو زۆنی خۆیانن، شۆخای زۆنی خۆیانن. ئەگەر دەتەوێت دەسەڵاتێکت ببێ، ئەگەر دەتەوێت بەشداربی لە حکوومەت، ئەگەر دەتەوێت کۆمپانیا بچەرخێنی تۆش، ئەگەر دەتەوێت لە سەرۆت و سامانی کۆمەلگا شەریک بی، خۆی یەکێتی پارتی ناڵێن نا فەرموەرە نێو حکوومەت. حکوومەتێک دامەزراوە کە ئێمە ئەکسەریەتی انتیایە ناوچەکانی نفوز بەدەزیێمەوە فەرمو تۆ ژۆرە نێوەم حکوومەتە ئەشتێتە ناو حکوومەتەکە ڕەنگی ئەوانە گرێدیتر. من جاری کەش و تومە ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی هەر وڵاتە شکڵشێوەی زۆر لە دەسەڵاتدارێتی سەر حاکمە چێ، بۆیە شکڵشێوان لە یەکتریە چەند. ئەگەر چێتە ناوی وەکو چارەنووسی بزوتنەوەی گۆڕانی لێ ناچێتە ناوی تر خەڵکە چاوەڕوانی کە پێشووتر بوویەتی لێ کە نەخشێکی بێ کە دەورێکی بێ کە بەڵێنێکی داوە کە شتێکە توانێ بکە ئیتر خەڵکە چاوەڕوانی لێ نامێنێەوە سەرنجام لەبەردەم ئەو بژاردەیە بە بڕۆین. چارەنووسی موچە بە دیاریکراوی چی لێ دێت لەم خوڵەدا چونکە پێش هەڵبژاردنەکان ینی بێ جیاوازی بێ ئیسtisna هەموو ئەحزابەکان لەسەر ئەمە ئەدوان ئاری هەرسین بوو بیرمە وتی بۆ ئەوەی کە کێشەی موچە چارەسەر بێت دەبێت خەڵکی دەنگبا بە پارتی. پاڤڵ لە کەمپینی هەڵبژاردنەکاندا دەیگوت کە ئەمە کێشەکە پارتیە و دەنگدەن بە یەکێتی کێشەی موچە چارەسەر دەبێت. نەوەی نوێ بە هەمان شێوە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا زۆر باسی ئەوەی دەکرد ڕێگە چارەی چارەسەری ئەم کێشەیە نەوەی نوێ
هەمویان دەنگیان هێنا بەڵام کێشەی موچە چی لێ دێت لە ئێستادا؟ هەر ئەوە کارەساتی گەورەی ئینسانی لە 33 ساڵی ڕابردووە کە بە نسیبی خەڵک بووە مەسەلەی موچە یعنی تۆ ڕۆژی 19 ساعت کارت کردووە پارەکەی پێنادەن ئەزیەتی کێشاوە پارەکەی پێنادەن یعنی دژی ئینسانی بوونی ئەم هێزانە بە حکوومەتی عێراق و بە یەکێتی و بە پارتیەوە مەسەلەی موچە مەسەلەیەکی سیاسیە مەسەلەیەکی ئیداری نییە وانیشانە دەن کە مەسەلەیەکی ئیداریە هەرچی دەسەڵاتی ناوەندە مەوزوعی مەسەلەی موچە یعنی تۆ ئێوە بە یەکێتی و پارتی بڵێت تۆ نەو دەفرۆشی تۆ گومرگەکانی داناوە تۆ سنوورەکان حەچی جۆرێک هیچ بە ئەیکەیت تۆ لەگەڵ دەوڵەتانی ناوچەکەت چەندین بەندوبەستی ئابووری و هاتوچۆ و فرۆشتنی کاڵاو ئەمانەت هەیە تۆ میلیشیایەکت هەیە من بۆچی موچە بەم بە کەسانێک کە کار بۆ تۆکەن بە هەرحاڵ دان و نەدانی موچە لە هێنانە خوارەوەی ئاستی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتیە بێعتیبارکردنی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتیە لە بەرامبەریشە ئەوەی کە یەکێتی و پارتی ئەڵێن ئەوەی کە خەڵک چاو بپرێتە موچە لە بەغداد خیانەت کارە نازانم نیشتیمان پەروەەر نیە نازانم چییە مەوزوعەکانەوەیە کە ئەزانن وەختێک موچە بەغدابی بە فاکتەرێکی تر لە دەسەڵاتدارەتی ئەوان کەمە بێتەوە بۆیە بەم معنایە مەوزوعی موچە مەوزوعی مەتارەکان مەوزوعی سنوورەکان مەوزوعی ئەمانە هەمووی مەسائلی سیاسین کە ڕەبتی بە تەوازنی هێز و دەسەڵاتدارەتیەوە هەیە لە هەیبەتی دەسەڵاتدارەتی یەکێتی و پارتی کەمە بێتەوە ئەو ڕەوەندە دەمێکە دەستی پێکردووە ئێستا لە ژێر ناوی دادگای فیدراڵی عێراقا کە ئەڵێن بڕیارەکانی قابلی تانە لێدان نیە هەرچی بڕیارێکیدا ئێوە بڕیاری ناوەندە بڕیاری دەسەڵاتدارەتی ناوەندە بڕیاری یەک کاسەکردنەوەی دەسەڵاتدارەتیە لە ناوەندە کە هەموو ڕۆژێ لەسەر مەسەلەی موچە لەسەر مەسەلەی ئەملا ئەولا هەموو ئەمانە چێشمەکێش و ململانەیە لە بینی یەکێتی و پارتی لە بینی دەسەڵاتی مەرکەزی ئەم چێشمەکێش و قەیرانە وای کردووە پەیوەندی نێوان یەکێتی و پارتیش تا ئاستی پچڕاندن بڕوە و ئەمە بە قازانجی مەرکەزە بە قازانجی دەسەڵاتدارەتی مەرکەزە بەڵام یەک مەسەلەیەکی تر کە خەڵکی کوردستان دەبێت چاوی بکاتەوە ئەویش ئەوەیە 661 ملیار دۆلاری دیناری ناردووە بۆ مەسەلەی موچەی مانگی ده باشە سەدان هەزار بەرمیلی نەوت ئەفرۆشیت ئەم هەموو باج و خەراجی گومرگ و لەسەر هەرچی شت هەیە زەریبە و باجیان داناوە ئەم هەموو مەوادە خۆراکی ئەهێنرێ و ئەپێت و لە نێو ئەم سنوورەکانە ئیمکاناتەکەی هەموو یەچێتە گیرفانی یەکێتی و پارتیەوە بەڵام بڵێن ئێمە توانای ئەومان نییە کە ئەو 660 میلیارە بگەێنینە 900 میلیار بۆی کە بتوانین موچەی مانگی دەبین ئەڵێ نایکەین ئێمە نایکەین پارەمان نییە ئەو پاری نەوتەکەی فرۆشن چی لێدێ بە تەنکەر ئەڕوا بە ئیمکانات بۆ چی لێدێ یانی و پارەیە بۆ چۆ ئەڕوا یعنی بەس مەسرەفی بەنزینی قافڵەی سیارەکانی ئەو مەسئولان و مناڵەکانیان ئەتوانێت دەیان هەزار خێزان بەخێوکان لە کوردستان بۆیە خەڵکی کوردستان تۆماشاکە ینی بۆیان مهم نییە و خەڵکە چۆنەژی بۆی مهم نییە کە خەڵکی کوردستان بەشی هەر زۆری خەڵکی کوردستان مانگی ده مانگی 11 مانگی وەخت ئەچێتە مانگی 12 مناڵەکانیان چۆن ناردووە بۆ مەکتەب چۆن خواردنیان ناونەتێ چۆن جلو بەرگیان بۆ کردن و خەریکە ئەبێ بە زستان چۆن ماڵەکانیان گەرمەکەنەوە آخر چۆن پاری مۆریدە ئەدەن بۆی مهم نییە ئەمە بۆیە خەڵکی کوردستان دەبێت چاو ببرێتە خۆی کاکە ئەو پارەی کە لە دایری مرور کۆ بێتەوە دایری کە ئەو پارەی کە لە دایری ئەو کۆ بێتەوە ئەو پارێکە بەبەر چاوی کارمەندەکانی و بە ژوێنی یەن ئەیبەن ئەو پارەیە دەست بەسەرا بگرن مەهێڵە نەمانە دزیە بە ئاشکرا بە چاوی پشت بنێن بە پشتی یەکەوەم حکوومەتە هەڵ پێچن یعنی حکوومەتێک بە بەرچاوی تۆ دەیان هەزار بەرمیل هەموو ڕۆژێنەوە دەفرۆشێ ئەڵێ من پارەم نییە ئەو 660 میلیارد دلار دینارە کاتووە بیگەن ئاسی موچێ مانگی دەبم مانگی 11 بم مانگی 12 بم ئەمە چ خەم سادیەکە بەرامبەر بە ژیانی خەڵکی کوردستان کە ناوی خۆیانەنێن کوردایەتیەوە ئەمە کوردستان ئەڵێ چی ئەڵێ ئێمە بۆ موچە خەباتمان نەکرد تۆ کەی خەباتت کردووە هەر خەریکی نۆکەرایەتی کردن بۆ دەوڵەتانی ناوچەکە ئەوەی کە ئەگەر دوو فیشێکی تەقان بێ خەڵکی شەریف و ئازادی خوازی خەڵکی کوردستان بۆ کە ئێستا هەمووی لەژێر خاکان کە ئەگەر ئێستا زیویان کەیتەوە تف لە ڕابردووی خۆیانەکەن لەبەرەوەی کە ئەمە ئاکامەکەی بۆ کە ئێستا مناو 3-4 مانگە معاش نەدراوە بە دایک و باوکیان دایک و باوک ڕەزیل بوون لە بەرامبەر مناڵەکانی نازانم چۆن جوابی پێداوی سوخینەکانی مەکتەبیان بنەوە بە تەنیان بایکۆت کافی نییە بۆی کە مامۆسایان نەچنە سەرکارۆڵاوە لەبەر چیە لەبەرەوە معاش نییە هەڵمەت بەرن پەلامار بن پشت بنێن بە پشتیەکەوە دەست خەنە نێو دەستیەکەوە مەجموعەیە مافیای موشەخۆر بە بەرچاوتانەوە نەو دەفرۆشن پارە لە بەغداوە هاتووە لە نایەن بە موچە ڕێگەکەی ئەوە نییە دوێنێ تا دوێنێ
پیان وتن وتیان وەرە بەردەمی انتخابات و پەرلەمان ئێمە وەزعەکە چارەسەرەکەی دەیکوا 30 ساڵ ئەم درۆیاکەن بۆیە بەڕاستی ئەگەر بتەوێت ئاڵوگۆڕێ لە ژیان تەڕووبات دەبێت پشتبنەی بە پشتیەکەەوە هەڵمەند بەریەمە ئەم سەرەتانە لە کۆڵ خۆتکەیتەوە کە ناوی بزوتنەوەی کوردایەتیە ئەمانە لە کۆڵ خۆتکەیتەوە تۆ تەماشای مناڵەکانیان کە بە سواری ئەسپە و لە باخ و باخات و لە بەرزترین شوێن و ناوچەکانی کوردستان ناژین لەبەرەوەی هەواکەی پاکە خەڵکی ژەوتە لە خەسەخانەی هیوا و لە نازانم نانەکەلێوەمانە هەموو ڕۆژێک ئاماری سەرسوڕهێنەت بە سەرەتان هیچ هەموو چوارچێوەیەکی تێپەڕاندووە دەبێ خەڵک دەست بەرن دەنا هەمومی چاوەڕوانی هەر بە دیارێکی و پارتیە ئەبێ بتوێنیتەوە هەر لەسەر ئەمە ئەمەی بڵم کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەندێک سەرنج و تێبینی و تەنانەت گرتە ڤیدیۆش دەبینی لەلایەن کەسانێکی کەمی گەرانن بە دۆخەکە و بەڵام شێوەی دەربڕینە ڕزایەتیان ئەوەی دەڵێن دەی خەڵکی کوردستان هەرەوەی قابلە مادام ئەچەند بەشداری هەڵبژاردنەکانەکەن و مادام ئەچەند دەنگێن بە پارتی و یەکێتی و مادام لە یەکێتی و پارتی دوای 30 ساڵ لە حکومڕانی زیاتر لە ملیۆنێ دەنگ ئەهێنن هەر ئەوەیان قابلە بۆی بە شێو پرسم خەڵکی خەتابارە لەم دۆخە یاخود خەڵکی ئەوەی قبوڵە ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە قابلی خەڵکی کوردستانە یعنی منطقت خوا خەڵک ئەم هەموو بەڵایی بەسەر هاتووە هێشتا ئاکامەکەی بخیتە سەر ملی خەڵک بڵێ خەتای خەڵکە ئەیەکێتی و پارتی بۆ کوێ چوون ئەو پارە و سەروەت و سامانەی کە بۆ تەلەڤیزۆنەکان سەر بکرێ کە بۆ هێزی چەکدارەکانیان سەر بکرێ بۆ دەستگای زانیاری ئەزانی مەسرف و داهاتی تەلەڤیزۆنەکان سەتەلایتەکانیان چەنە ئەزانی چەند دانە کەناڵیان هەیە تەماشای قافڵەی سیارەکانی کوڕەکەی مەسعود بارزانی و کوڕەزاکەی مەسعود بارزانی کردووە تەماشای قافڵەی سیارەکانی ئەم مەسئولانەت کردووە کە یەنوەچی ئەچن تەماشای قافڵەی ڕۆیشتنی تەنکەرە نەوتەکانت کردووە تەماشای ڕۆیشتنی هاتوچۆی جگەرە و ویسکی و دووگ و هێلکە و هەموو ئەمانەکە لەم سنوورانەوە بە مانگانە دەیان ملیۆنەها دۆلار داهات و سەروەت و سامانەکەیەتی کوا و پارەیە ئەو ئیمکاناتە کووە خەڵک بۆیە یان نە لە ماڵەوە دائەنیشێ ناچێت بۆ دەنگدانیان بە هەر حاڵ جارە ئومێدێک بە یەکێکەوە گرێدا یەکێکی وەکو فڵانڵێ بشکم بتوانێت ئەمە کارێکی دەدەست بێ هۆیەکەوەی خەڵک بە بڕوای من نازانێت چۆن ڕزگار بێ خەڵک هێشتا ئاسوی ڕزگاربوونی پەیانە کردووە خەڵک ئاسوی ڕزگاربوون پەیانەکان لە ڕخۆ ناڕژێتە سەرجادە بە تایبەتی کە خەڵکی کوردستان هاتە سەرجادە لە حەفتەی شوباتە هاتە سەرجادە ئەم دەسەڵاتەی لەرزان دوایی کڵاو کرایە سەری هەر هێزێک هەر بزوتنەوەیکی سیاسی هەر هاتن مەدانێکی جەماوەری جاری کە ژوتومە شکست بخوا جارێک ناڵم هەڵناسێتەوە بەڵام بە زەحمەت هەڵاسێتەوە بە زەحمەت ئیعتیماد جارێکی کە بە ئاسۆیەکی تر پەیانکە خەڵکی کوردستان هێشتا ئاسۆیەکی شۆڕژگەڕانەی بۆ ڕزگاربوون پەیان نەکردووە تا لە دەوری کۆبێتەوە دەست بخاتە نێو دەست بڵێ تۆ من ئومێدی خۆم من ئارزوی خۆم من ئاوات و ئارزوی ماڵەکەی خۆم گرێدەم بە ئاوات و ئارزوی ئەم بزوتنەوە سیاسیەوە کە کەوتۆتە ڕێ تا بەمە ئەمە پەیانەکە پەرش و بڵاوە بێ بێ ئومێد دەبێت لە ماڵەوە دائەنیشێ یا ئەچێ بۆ دەنگدان یان ناچێ بۆ دەنگدان یا بە هەر حاڵەڵێ هیچ ناکرێ ئەمە وەزعێتێکی واقعیە خەڵک خۆپیشاندان و مانگرتن و شۆڕش و هاتنە مەیدان خۆ خەڵک حەزی لێی نییە خەڵک بناچارەکرێ بۆی بچێتە سەرجادە خەڵک لەبەر برسیەتی ناچارەکرێ پەنا بۆ مانگرتن بەرێ پەنا بۆ خۆپیشاندان بەرێ دەنا حەزەکە ئیمکاناتی هەبێ و ماڵی هەبێ و بژی لە نێو ماڵ و مناڵی خۆیان بژی بتوانێت سەفەرکە بتوانێت حەزەکە ئەمە بکە بەڵام ناچارەکرێت لەبەر برسێتی لەبەر بێنانی لەبەر ناچارەکرێت بە خۆپیشاندان ناچارەکرێت بۆیە خەڵکی سەر ناچارم کارە بکە ینی بەبەر چاوتەوە دایرەی مرور ئەو هەموو پارێ ئەبن بەبەر چاوتەوە کەچی مۆزەفەکانی معاشیان نییە معاشی مانگی دەیان وە نەگرتەوە کۆمانگی 12 هەروەها بۆ خەسەخانەکان هەروە بۆ کۆمپانیاکان هەروە بۆ دایرەی ئاو کارەبا هەروە بۆ دایرەی زەریبە هەروە ئێدە باشە ئیمکاناتە خۆتان وەرنە پێشوە دەست بگرن بەسەریە بڕوا بکە کەمترین ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکە بەسراوە بە ڕادەی ڕێکخراوبوون و هاتنە مەیدانی خەڵکەوە ئەگەر دەسەڵات ڕیفۆرمێک بکات لە ژێر فشارایکە لە ژێر زەختایکە زەختی جەماوەریایکە خۆی بەتەریان نایکە چاوەڕێ بیش ئەسوو عەبدولواحید بۆ بکە نایکە
30 ساڵی ڕابردوو بەز نییە ئەوەی کە لە ڕاپەڕینا لە دایک بۆ ێستا عمری 30 ساڵە ئیتر چاوەڕوانی هەتاکەی بۆیە بە بڕای من ئەو قسەی کاڵێ خەڵک ئەوەی شایستەیە ئەوە زوڵمێکی گەورەیە لە خۆی لە خەڵکی کوردستان بەو ئامادەیە کە بوویەتی بۆ ژیان بەو ئامادەیە کە بوویەتی بە بڕای من شایستەی جوان ئیمکاناتەکەش لە دەست هەیە بڕوا بکە و داهاتوو سەرۆت و سامانی کە لە کۆمەلگەی کوردستانە هەیە لە دەستی نوێنەرانی خەڵکی کوردستانە بێت تەحەداکەم خەڵکی کوردستان وەکو خەڵکی سویسراژی بە شەرتێک ئەو داهاتوو سەرۆت و سامانە کۆ بکرێتەوە بخرێتە ئیختیار و خزمەتی خەڵکەوە لە مەیدانی ڕێگەوبان لە مەیدانی سەحی لە مەیدانی ئاو لە مەیدانی کارەبا لە مەیدانی خوێندن و نووسین لە مەدانی پەروەردە لە مەیدانی توزانم پزیشکی بەس کۆمەڵێ مافیا دەستیان بەسەریا گرتووە ئەی بن 100,000 بەرمیل لە نەوت ئەفرۆشەوەڵێن پارەمان پێ نییە شتی وا بووە لە دنیاە خەڵک نەوت بفرۆشە بڵێ پارەم پێ نییە ئەی کوا پارەکە بۆیە ئاڵو گۆڕ بە قازانجی کاتێک ماوەتەوە ئەمە قسە بکەین لەسەر پەیوەندی نێوان یەکێتی و پارتی لەم دەورەی داهاتوودا بە تایبەتی کە لێرە و لەوێ قسە و باسی جۆرە و جۆرە بیستین و بەجیا لەوەی کە لە هەڵمەتی هەڵبژاردنەکاندا باڵ دەیوت کۆتایی پێدەهێنین بەڵام ئەمڕۆ بەرپرسێکی پارتی دەڵێ یەکێتی دەبێت لەوە تێبگا کە ئیتر سەردەمی 50 کۆتایی پێهاتووە سەرنجی ئەوە لەمبارەوە معلومە هەر ئەو ڕۆژەی کە بافڵی ودەی ڕۆخێنین هەر ئەو ڕۆژەی کە ئینتیخاباتەکە تەواو بوو نەتیجەکەی دەرچوو ئەگەم ملاحەزە بکەی کۆمەڵێک کامێرەمان و میکرۆفۆن کۆبووەوە کە زانی یەکێکیانی کوردستان 24 سەر بە مەسرور بارزانێ خێرا مایکەکەی وەرگرت و وتی ئێمە ئەمانەوە ڕێکەوین لە ڕوخانەوە هاتە سەرەوەی ئێمە ئەمانەوە ڕێکەوین ئەوان خۆیان دەزانن ئەم مەوزوع بڕاوەیە خۆیان دەزانن کە لە کوردستانە لە دوای سیویەکی ئابەوە تەوازنی هێزی یەکێتی و پارتی تەوازنی هێزی سەربازی چکە بە هێزی سەربازی دەسەڵاتیان لە کوردستانە ڕاگرتووە هیچ شتێکی کە نییە نە سیاسەتە نە بەرنامەیە نە نیشتیمانە نە هیچ شتێ نییە فقط دوو هێزی میلیشیا بە زۆری چەک سەرۆت و سامانی کۆمەلگا ئەدزن بەشێکی زۆری ئەم هێزان دەستگای زانیاریە دەستگای زێڕەبانیە دەستگای پێشمەرگەیە دەستگای هەموو ئەم دام و دەستگایانیان کە ساز کردووە فقط بۆ ئەوەیە کە بتوان ئەم دەسەڵاتە میلیشیایی و دژی ئینسانی کە هەیەانە بیپارێزن هیچی تر وە لە دوای سیوێکی ئابەوە هەموو کەسێک دەزانێت دەسەڵات بە قازانج دەتەوازنی هێز بە قازانجی پارتی گۆڕاوە پارتی هێزی یەکەمە لە حاکمیت لە کوردستانە یەکێتی هێزی دووهەمە بۆ ئەوەی کە ئەمانە بتوانن دەسەڵاتدارێتی لە کوردستانە بکەن حاکمیت لە کوردستانە بکەن مەرکەز چاوی لێیان بێ وەکو هێزێک وڵاتانی ناوچەکە تەماشایان کەن دەبێت ڕێبکەون و حکوومەت دروستکەن هیتر هەر کەس چۆخای ناوچەی خۆیەتی بەڵام شکلێک دروست دەکەن کە پێڵێن پەرلەمانی کوردستان کارتۆنێ دروست دەکەن کە پێڵێن پەرلەمانی کوردستان کارتۆنێکی دروست دەکەن هەر ئەوەی کە لە ئەرزی واقعا دەسەڵاتیان پێێتی بۆیە سەرۆکی حکوومەتەکەیان بە پارتی وەزارەتەکان بەشێکیان بە یەکێتی ئەوە تعبیرە لە هێزێکی میلیشیایی کە لە ئەرزی واقعا هەیەە هێزی یەکەم پارتیە هێزی دووەم یەکێتیە باقیەتە سەر ئەوانی تر ئەوانی تریش ئیتر زەڵاتەی ناو ئەم پرۆسەی سیاسیە بزوتنەوەی گۆڕانە یەک گرتووە عەلی باپیری ئەمانە زەڵاتەی ناو ئەو هینەن کە ئەو حاکمیەت و سفرێن کە یەکێتی و پارتی ڕازانویانەتەوە ئیمکانات و سەرۆت و سامانی کۆمەلگاکەن بەدەمیانە و بۆی کە بڵێنەوە فرێ حیزبیە و هەرحەڵ دەسەڵاتێکی دیموکراتیە و هەمە ڕەنگە و سیاسەتی چەپکە گوڵەکەی جەلال تاڵەبانی و هەر بەتەنیا ئێمە دەسەڵاتمان نییە بەڵکو ئەمانە ئیستیحقاقاتی هەڵبژاردننی خەڵکە و بەدەنگی خەڵک هاتوین و ئێمە نوێنەرایەتی خەڵکەکەین لە کوردستانە دەنان لە ئەسڵی واقعی ئەوەیە کە دوو دەسەڵاتی میلیشیایە بە زۆری چەک ڕاوەستاوە ئیتر ناچارە نەم دوانە ڕێبکەون بەڵام چێشمەکێشی ئێستیان ئەو تەوازنەی هێز کە پێشووتر بوو لە بینی مرکز و لە بینی دەسەڵاتی یەکێتی و پارتیە بە قازانجی مرکز گۆڕاوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەتا دێ دەسەڵاتیان کەمە بێتەوە هەلومەجهل ئەم دەسەڵات کەمبوونەوەی وای کردووە کە چێشمەکێشی یەکێتی و پارتیش لەسەر مەناتقی نفوس لەسەر حاکمیت لە کوردستان لەسەر داهات لەسەر سەرۆت و سامان لەسەر دزی لەسەر کۆمپانیا وای کردووە کە چێشمەکێش و ململانێ و قەیرانەکانیان تون بێتەوە ئێستا یەکێتی ئیستراتیجی یەکێتی ڕووی کردوێتە بەغدا
ڕووی لە بەغدایە لەگەڵ بەغدا ڕێ بکەوین لەگەڵ بەغدا ئاوا بکەین چونکە لە ژێر فشاری جددی جمهوری ئیسلامیایە یەکێتی لە فەلەکی جمهوری ئیسلامی ئێرانایە پارتی لە فەلەکی منتیقەی نفوذی تورکیایە و ئەم دوانە دوو هێزی ناوچەی چێشمەکێشن ئەمان بەسەر ئەمانە دابش بوون یەکێتی و پارتی قەت یاریکەری ئەسلی نەبوون لە هەلومەرجی سیاسیە هەمیشە لە کەلێن و قەڵشت و چێژمەکێشی وڵاتانی ناوچەکە خۆراکی مانەوە و سیاسی خۆیاندا دابین کردووە ئێستا هەلومەرجە خەریکە بە قازانجی بە زەرری ئەوان ئەگۆڕێ بە قازانجی مەرکەزە بۆیە بە بڕوای من زۆر ڕۆشن نییە کە کەی حکوومەت دروزەکەی ئەو بە هەر حاڵە و دانیشتانە هەچەنەڵێن لێرە بە دوا دەست پێەکەین و دانیشین و ئەوانە منەزانم کە خۆ هەردووچیان زانم کە هەردووچیان لە ناو یەک بەلەمان هەردووچیان لە ناو یەک بەلەمان بەبێ یەکترین ناتوانن ببن و هەر جۆرە کونێک لەم بەلەمە بێ هەردووچیان غەرقە بن هەر جۆرە ئامادەیەکی خەڵک بۆ شۆڕش هەردووچیان غەرقەکە بۆیە ناچارن کە پشت بنێن بەیەکەوە بەڵام دەبێت یەکێتی ئەوە قبولکە کە برابچووکە ئەبێ ئەوە قبولکە برابچووکە و ئەو قسەی کابرای پارتی شەرەمەیە برابچووکە لە دوای سیوێکی ئابەوە لە نێو کایی سیاسی و منتیقەی نفوذ و تەوازنی هێزی سەربازی یەکێتی دەرەجە دووە تەواو ئەگەر خۆتان قسەیەک ماوێ بتانێ بە کورتی سەبارەت بە خولی نوێی پەرلەمانی کوردستان بیکەن بە کورتی من فقط ئەوەڵم خەڵک پشت بنێن بە پشتی یەکەوە هێزی خۆتان لە دەوری یەکتری کۆکەنە و هەڵمەت برن خۆتان بەدەستی خۆتان موچەی خۆتان وەرگن چاوەڕێ هیچ کەسێ مەکەن هیچ کەسێ بۆ ئەم هەڵمەتە هەچی هاتە پشتان هەچی کۆمەکی کردن هەچی یارمەتی کردن هەچی ڕێگەی نیشاندان بۆ ئەم یەکگرتوکردن و بۆ ئەم هاتنە مەیدانە دەستی بگرن ئێمە لە پەناتانی ئێمە لە پەنای دەستانین وەک هەمیشە دەبێ خۆت سەر بەدەستی خۆت نەیخورێنی خوروی ناشیێ کەس بۆت ناخورێنێ نەشاسوات نەکێ 30 ساڵە چاوەڕێیەکی بۆیە دەبێ خۆت موچەی خۆت و ئەم دەسەڵات و سەرەتانە بە دەستی خۆت بە هاتنە مەیدانی خۆت بە بەرچاو ڕۆشنی خۆت بە ئاسۆ ڕۆشنی خۆت بوەرە مەیدان و ئەم دەسەڵاتەی یەکلا کەرە و ساغی کەرە و بۆ هەمیشە گۆڕی گومکە دەکرێت ئەم کارە دەکرێت دەسەڵاتە زۆر لەوە پوچترە مەجموعەیە مەفرەزەی داعش هاتن هەچی مەسوولەکانی پارتی ڕایان کرد بۆیە ئەکرێت بە شەرتێک ئیرادە بکەیت بە شەرتێک دەیتە مەیدان ئیعتیمادت بە توانای خۆت بێ خەڵک توانای لە یەکگرتوویایەتی پەرش و بڵاوی هیچ کارێک بە ئەنجام ناگەێنێ هێزی خەڵک کرێکار زەحمەکێش مامۆستا قوتابی ژنان لە یەکگرتوویانایە لە تواناکانیان لە یەکگرتوویانایە یەکگرتوویان لە چاوەڕ بەرچاوە ڕۆشنیانە لە ئاسۆیانایە بەسە ئیتر ناتوانانی تۆ ئیدامی ژیان ناتوانێت ئیدامەی بێ ناڕوات ئەم دەسەڵاتە خەمی نییە تۆ معاشت هەیە یانیتە موشکیلەی نییە ئەو پارەی کە تۆ بمانێک بە ساڵێک ئەیا بە تۆ بە یەک دقە مناڵەکەی لە قمارخانەیەکە ئەیدۆڕێنێ بۆیە بەتەمای ئەو مەبە بۆ ئەو کارێکت بۆ بکە خۆت وەرە مەیدان خۆت چاو ببڕە و دەسەڵاتە ئەو دەسەڵاتە وەرگرە شایستەیت ئەوە تاوان بەدەست مەجموعەیە میلیشیا و مەجموعەیە کەسەوە بێ کە ملیارها دۆلار برن بە بەرچاوی خەڵکە و خەڵکی ڕوت و ڕەجاڵ و برسی و بێنان و بێ ئاو بێ